داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان چونکە لە ڕاستیدا مامۆستایەکی وانە بێژ فەرمانبەرێکی گرێبەست هاوڵاتیە کە کێشە و گرفتی بنزین و موچە و ژیان و گوزەرانی هەیە چاوەڕێ ناکە چە لە حانێ و ململانە لە نێوان ئەندامانی پەرلەمان و جوێندان هەبێ چاوەڕێ ئەکا ئەندامانی پەرلەمان لەسەر مافەکەیان شەڕی حکوومەت و شەڕی داکۆچیکردنی جێبەجێکردنی مافەکانیان بکەن بۆیە داوا ئەکەین ئەم پرسە لە ناوهۆڵی پەرلەمان بە ئیتفاقی لایەنەکان یەکلا بکرێتەوە و چارەسەر بکرێەوە من پێشم وایە داوای لێبوردن هەر کەسێک داوای لێبوردن بکە گەورەی بۆ خۆی ئەنوێنێ. سپاس. دکتۆر شێرکۆ با لە فراکسیۆنێ کەسێک وەرەگرم. بناوی خۆی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئێمە لە ڕوانگەی شکۆی پەرلەمانی کوردستانەوە و ناوبانگی پەرلەمانی کوردستان کە لە هەموو دنیاە چاوی لەسرە و چاودێری ئەکرێ وەکو بنەمایەکی پرۆسەی دیموکراسی لەم هەرێمی کوردستانەیە مەسئولیەتیشی گەورە بەرەوڕووی هەر هەمومان ئەبێتەوە کە شکۆی پەرلەمانی کوردستان بپارێزین بەو شێوەیە کە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان معالەجەی کردووە. ئێمە بەڕاستی پێمان سەیرە شەڕێک لە ناو خۆمانە ئەکەین لە پەرلەمانی کوردستان لە کاتێکە هەر 111مان لەگەڵ ئەوەداین بوجە بێتە پەرلەمان لەگەڵ شەفافیەتین لەگەڵ ئەوەیان کەوانە بێژان دابمەزرێن لەگەڵ ئەویان کە گرێبەستەکان دابمەزرێن هەر 111مان متفقین لەسەر پرسە هەستیارەکان لەسەر شێوازی حکومڕانی دروست کەسمان خلافمان لەسەر ئەوە نییە کە ئەم هەرێمی کوردستانە ئەبێ نمونەیی ترین شێوازی حکومڕانی پێڕەوکە شەڕەکەمان لە بینی خۆمان و لەناو خۆمان ناکەین لە کاتێکە هۆکارەکان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەگەر چاکسازیەکان ناکە ئەگەر ئیسلاحاتەکان ناکە ئەگەر بەرەنگاربوونەوەی گەندەڵی وەک پێویست ناکە ئەگەر بۆیە حیفە پەرلەمانی کوردستان هەم شکۆی پەرلەمان بەدەستی خۆمان تێک بشکێنین بەهۆی ئەم شێوازە ناپێڕەویانەی کە لێرە لێەوە ئەکرێ هەم تەبایی و یەکریزی نیشتیمانی لە پەرلەمانی کوردستانەوە بە پێڕەوکردنی ئەم پێڕەوی ناوخۆیە بپارێزین. وەڵڵاهی زۆر طەبیعیە باسی ناوی حزبەکانیش بکەین بەڵام بە ئەدەب و بە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەی خلاف یعنی چی؟ زۆر طبیعیە مختلف بین زۆر طبیعیە جیاواز بین زۆر طبیعیە بڵین 180 دەرەجە جیاواز بین لە یەکتری بەڵام زۆر ناطبیعیە شعوری یەکتری و یعنی پیرۆزیەکان یەکتری برینار بکەین کە لێرەیە پێڕەوی ناوخۆ زۆر بە ئاسانی و زۆر بەڕوونی یەکلایی کردوتەوە کە هەر کەسێک قسەیەکی بە پیرۆزیەکانی ئێمەوت داوا بکەین لە سەرۆکی پەرلەمان کە بەپێی پێڕەوی ناوخۆ لە پرۆتۆکۆل بیسڕێتەوە ئەو قسانە پێویست ناکە ئیتر من ڕەدی بەمەوە پیرۆزی ئەویش بشکێنم کە ئەمە ئاەتی قورئانیشی لەسەرە کە پشکاندنی پیرۆزی یەکتری هەڵەیەکی گەورەیە. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە مەسئولیەتێکی گەورە و بەڕووی ئەم حاڵەتە ئەبینەوە و پێشمان وایە فراکسیۆنی گەورەتر مەسئولیەتی گەورەتری ئەکەوێتە ئەستۆ بۆ پاراستنی شکۆی پەرلەمانی کوردستان و هەر بەڕێزێک هەر پەرلەمانتارێک هەر هەڵەیەکی شەخصی کردبێ کە من خۆم یعنی شاهێتم لەو لەفزانەی کە بەکارهێنرا بەڕاستی ئەبێت داوای لێبوردن کە هەر کەسێک هەبێ پەرلەمانی کوردستان پەرلەمانی هەمومانە و ئوسلوبی عنف و بەکارهێنانی توندوتیژی لەسەر ئەو فراکسیۆنە و لەسەر ئەو لایەنە ئەکەوێ ئەگەر بەکاری بێن یعنی دوێنێ چەند بەڕێزێک هاتوونەتە بەرامبەر قاتعی ئۆپۆزیسیۆن ئەڵێ هەر کەسێک قسە بکە لە ئێوە ئاوای لێکم بەڕاستی من بە پێکەینەوە پێم وتم کاکە بڕۆ دواوە ئەوە ئوسلوبی شیاو نییە یعنی هەر ئەوەنە کەوا بێ ئوسلوبی مەدەنی پەیڕەوکردنی پێڕەوی ناوخۆ مختلف بین زۆر طبیعیە بەڵام معالەجات زۆر ئاسانە و زۆر بەسادەی هەیە ئەو کاتە پەرلەمانی کوردستان تەواویش مختلف بین لەگەڵ یەکتریە بەڵام لە سنووری پێڕەوی ناوخۆ و بە شێوازی شارستانی و مەدەنی گفتوگۆکانمان کێشەکان چارەسەر ئەکرێت یەکریزی نیشتیمانیشە پارێزین معقول نییە ئەم هەموو خەفەتەی کە خەڵکی هەرێمی کوردستان هەیەتی پەرلەمانەکەشی ئەوەی تر خەموو خەفەتی بۆ دروستکە بۆیە لە کۆتاییە
تاکی دەکەینەوە لەسەر شێوازی پەیڕەوی بۆ معالەجەی ئەدای پەرلەمانتار و فراکسیۆنە پەرلەمانەکانی پەرلەمانی کوردستان و بە هدوء و بە ئارامی اختلافات و جیاوازیەکانمان هەرچەندێک بن بە پاراستنی پیرۆزیەکانمانەوە کاری پەرلەمانی پێڕۆ بکەین. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. فراکسیۆنی کۆمەڵ ڕۆسەفەر. بەنای خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەورامان گەچێنەی. بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پێمان وایە کە ئەوەی کە دوێنێ ڕوویدا بەڕاستی حاڵەتێکی نەخوازراو بوو و بە حەقیقەت ئەم مؤسسەیە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی میلەتەکەمانەکە بەهۆی ئەو حاڵەتەوە کە دروست بوو کەوتە ژێر علامەتی ئیستیفهام و نیشانەی پرسیاری گەورە لەلایەن جەماوەری گەلی کوردستانەوە و لە ڕاستیدا ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە پەیڕەوی ناوخۆ مادەی 8 کە باسی ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانەکە لە بڕگەی 4 زۆر بە سەریحی ئەڵێ سەرۆکی پەرلەمان لە ئەرک و دەسەڵاتەکانی ئەوەیە کە ئەبێ شکۆی پەرلەمان بپارێزێ. ئەمە لە دەسەڵاتەکانی جەنابتەوە لە ئەرکەکانی جەنابتە کە ئەبێ شکۆی ئەم پەرلەمانە بپارێزی. لە ڕاستیدا ئەوەی کە ڕوویدا تەنها بەرامبەر بە ئەندامێکی پەرلەمان نەبوو. ئێمە لەوە پێش بینیومان هەندێک حاڵەت ڕووی داوە حاڵەتەکە بۆ نمونە بەرامبەر بە لەوانە جەنابەت کرابێ بەڵام ئیجراعاتی لەسەر وەرگیراوە بە ناوی هەموو پەرلەمانی کوردستانەوە سزا پەخش کراوەتەوە و تاوکو ئێسەش بەردەوامە. بۆیە لەمەیشا بەڕاستی مرۆڤەکان مەلایکەت نین خاوەنی هەڵەن یعنی ئینسان هەڵا ئەکا. من قەناعەتم وایە ئەو برا بەڕێزە کاک جەلال ئێستا هەر دوێنێ پەشیمان بوو لەو حاڵەتەی کە ڕوویدا. من قسەم لەگەڵا کردوتم ئەوە لە ئاستی جەنابتان نەبوو ئەو قسانە ینی پەشیمانی پێوە دیار و پێی خۆش نەبوو کە ئەوە ڕوویداوە لەبەرەوە با داوای لێبوردن بکە و داوای لێبوردنکردنیش ینی گەورەیە كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو کەسێک خاوەنی ینی ئەگونجێکە هەڵە بکە بەڵام مهمەوەیە کە هەڵەکە بەردەوام نەبێ و بەڕاستی دوێنێ تەنها ئەوە نەبوو کە ئەو حاڵەتی تریش ڕوویدا شتی تریش ڕوویدا و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پێش هەموو کەس دوێنێ لەلایەن پەرلەمانتارێکەوە بەحساب ینی ئیستیهزاءمان پێکرا. ئێمە بە ئیستیهزای ئێزانین بەڕاستی بە گاڵتەکردنی ئێزانین گاڵتەمان پێکرا چونکە ئێرە پەرلەمانی کوردستانە ئێرە پەرلەمانی عێراق نییە. ئێمە لە پەرلەمانی عێراقا کورسیەکمان هەیە یام دوانمان هەیە یام هیچمان نییە. ئێرە پەرلەمانی کوردستان ئێمە 7 کورسیمان هەیە. اینجا لە ڕاستیدا ئێمە گەر کورسیەکیشمان هێنابێ کورسیەکەی ئێمە دیارە کێیە و ناسراوە. کاکسۆران عومەرە کە هەموو لایەک ئەیناسن ئەتوانێت لە پەرلەمانی کوردستان بەقەد فراکسیۆنی هەرە گەورە دیفاع لە کێشەی گەورەی نیشتیمانەکەمان و میلەتەکەمان و دۆزی ڕەواکەمان بکات. لەبەرەوە بەڕاستی ئێمە لێرە دانەنیشتین بۆ یەکتر بریندارکردن. ئێمە کێشەی گەورەتر هەیە لێرە کە خەڵک چاڕوانی گەورەترمان لێ ئەکاکە چارەسەریان کەین. ئەمڕۆ ئێمە محاڵین بە کێشەی گەورە بەڕاستی لە هەرێمی کوردستانەوە ناحەزمان زۆرە و بەڕاستی ئەو زۆرینەیەش کە هەیە ئێمە بەکاری بێنین بۆ ینی بەرجەستەکردنی داخوازیەکانی خەڵک نەک بەکاری بێنین بۆ هەندێک هەڕەشە و گوڕەشە و بە جۆرێکە بەڕاستی دڵی هەموو لایەکمانی پێ ئازار بخوات. بۆ ئێمە دووپاتی ئەەکەینەوە. ئێمە لەگەڵ ئەوەین کە ئیجراعاتی پێویست بگیرێتە بەر و ئەو ئیجراعاتەش جەنابەت کە سەرۆکی پەرلەمانی بەپێی پەیڕە و ئەو دەسەڵاتەی جەنابتە کە ئەبێ بیگریتە بەر و نابێتە نا بۆ کەسێک بێ بۆ ئەوی تر بێ. ئەبێ جەنابەت پند لە پێغەمبەری ئیسلام وەرگری صلی الله عليه وآله وسلم کە فەرمی والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطع محمد يدها. ئەگەر فاتمەی کچی من کە پارچەیەکە لە جگەری من ئەگەر دزی بکردایە محەممەد بەدەستی خۆی دەستی ئەبڕی. لەبەرەوە نابێت تۆ یاسا و ڕێنمایی و دەسەڵاتی خۆت بەسەر یەکێکەوە جێبەجێ بکەی بەڵام بەسەر ئەوی ترەوە جێبەجێ نەکەی. سواز بۆ هەموو. بەڵێ زۆر سپاس کاکاوە. تا سەرۆکی فراکسیۆنەکان قساکەن
دوای ئێمەش قساکەین چکە هەر هەمووی هەر ئەو قسەیە فەرموو کاکاوە. بەناوی خی گەورە و مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دەمەوێت وەک فراکسیۆنینەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان سەرنجی خۆمان لەسەر ئەو ڕووداوانەی دوێنێ و ڕووداوەکانی پێشتریش بخەینە ڕووبەڕاستی ئەوەی کە دوێنێ ڕوویدا ئەوەی کە پێشترش ڕوویداوە ئەو هەیرش و پەلامارانەی کراوەتە سەر پەرلەمانتاران لەسەر قسەکردن ئەوە پێشێلکردنی پێش هەموو شتێک پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بووە و پێشێلکردنی یاسا بووە و شکاندنی شکۆی پەرلەمان بووە دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە وەک فراکسیۆنی نەوەی نوێ کە دوێنش ئەوەم دووپات کردوتەوە کە گەورەترین قوربانی ئەو هێرش و پەلامارانە بووین زۆرترین بێڕێزیمان بەرامبەر کراوە لە پەرلەمانی کوردستان هێرشمان کراوەتە سەر خەڵکمان بریندار کراوە پەرلەمانتارمان بریندار کراوە یعنی بە هەموو شێوەیەک ئازار دراوین لە ناو پەرلەمانی کوردستان لە کاتێکدا بە پێی مادەی 111 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئازادی تەواو دراوەتە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان و پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنەکان بە پێی ئەو پەیڕەوەکە ممارەسەی کاری ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان بکەن اینجا و هێزانەی لە دەسەڵاتن یعنی ئێمە ئۆپۆزیسیۆنین ئەوان دەسەڵاتن یعنی نابێ بڵێن ئێوە نابێ ڕەخنە لە ئێمە بگرن ئەخراوان لە دەسەڵاتن ئێمە لە ئۆپۆزیسیۆنین ئیشی ئۆپۆزیسیۆن بە دەرەجەیەک ڕەخنەگرتنە لە ئەدای حکوومەت لە ئەدای دەسەڵات ناکرێ ئەوان کاتێکە کە ڕەخنیان لێگری کە باس لە کەم و کورتەکانیانەکەی بە چاوی دوژمن سەیرت بکەن و ڕوبەڕوت ببنەوە پەلامارت بدەن بۆیە ئێمە ئیدانەی هەموو بێڕێزیەک بە پەرلەمانتار و هەموو هەڵکوتانە سەر پەرلەمانتارێک دەکەین و داوا دەکەین ئەوەی ڕووی داوا ئەو پەرلەمانتارە بەڕێزەی کە دوێنێ ئەو قسەیە کردووە ئەو ڕەفتارەی نواندووە بە فەرمی داوا لێبردوون بکەوە ئێوەش وەکو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بێلایەنانە ئیجراعاتی خۆتان بکەن لەو بارەوە خاڵشتر کە بەلای ئێمەوە زۆر گرنگە خۆتان نەزانن کە ماوەی نزیکەی 7 مانگە سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ لەسەر ڕەفتارێک کە ئێمە پێمان وایە ئەو ڕەفتارە کارێکی پەرلەمانیە و ئاساییە و لە هەموو دنیا هەیە ئێوە بە بڕیارێک کە بڕیارەکە نایاساییە بێبەشتان کردووە لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان لێرەوە داوا دەکەم بە فەرمی ئەمڕۆ بڕیاری هەڵوەشاندنەوەی بێبەشکردنی دکتۆر کازم فارۆق سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ لە دانیشتەکانی پەرلەمان بخرێتە دەنگدان و ئەو بڕیارە نایاساییە هەڵوەشێتەوە و بەردەوام نەبی بۆ ئەوەی دکتۆر کازم بتوانێت لە دانیشتەکانی داهاتوو بێتە ناوهۆڵی پەرلەمان و بەردەوام بێ لە کاری پەرلەمانی خۆی چونکە دکتۆر کازم بە دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاتۆتە پەرلەمان و بە دەنجی دەنگدەرانی هەرێمی کوردستان هاتۆتە پەرلەمان هیچ هێز و لایەنێکی سیاسی و هیچ فراکسیۆنێکی پەرلەمانی تەنانە سەرۆکایەتی پەرلەمانیش بۆی نییە بە بڕیارێکی نایاسایی بێبەشی کات لە دانیشتەکانی پەرلەمان زۆر سپاس. بەڵێ سپاس کاکیمداد. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی تەبی ڕاو بۆچوونی خۆمان هەیە سەبارەت بەو گوێگرفتانێک کە لە پەرلەمان کە دوێنێ ئەنجام درا ئێمە هەمومان دەزانین هەرێمی کوردستان و ناوچەکە لە بارودۆخێکی سەختدا تێدەپەڕێت و بە دەیەهان گیر و گرفتی ئەقلیمی و ناوخۆییمان هەیە بۆیە لە هەموو کات زیاتر ئێمە پێویستمان بە یەک ڕێزی و تەباییە بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی جوان بە کۆمەلگای خۆمان بکەین و تابلۆیەکی جوان پێشکەش بە نەوەی داهاتوومان بکەین. دوێنێ لێرە لەم قاعەیە میێوانمان هەبوو میێوانی گەنجمان هەبوو زۆر بەداخەوە یعنی ئەو شتێک کە لە ناو پەرلەمان ڕوویدا شتێکی نەخوازراو بوو و ئێمە پەرلەمان ئەوە نییە بۆیە من لێرە داواکاریەکم هەیە لە ڕاستیدا لە کاتی مناقەشەکردن پەخشی ڕاستەوخۆی ڕابگیرێ باشترە لە کاتی خوێندنەوەی پرۆژە یان دەنگدان یان مناقەشەکردن لەسەر پرۆژە یاساییەکان ئەو کاتی پەخش دووبارە دەست پێ بکاتەوە
بۆیە ئەوە بۆ نەهێشتنی ئەو گرژیەی کە لە ناو پەرلەماندا هەیە بەڕاستی ئێمە وەکو پێکاتەی تورکمان زۆر مەشاکلمان هەیە مەعاناتمان هەیە و دەمانەوێت چارەسەر بکەین بەڵام لەبەر ئەو گیر و گرفتانەی ئەمڕۆکە لە ناو پەرلەمان ڕوودەدا بەڕاستی ئەو فرسەتەمان نییە ئێمە گفتوگۆی لەسەردا بکەین لەگەڵ ڕێزم زۆر سوپاس. کاگازات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا دەکەم هەر ئەندامی پەرلەمانێک کە گلەیەکی هەبێت یان گلەی هاوڵاتیان کە دەینتە ناو پەرلەمان بە شکلێکی جوان و شیوا و بە نووسینی پرۆژە یان بە نووسین تەقدیم بکە بەڕاستی بەو شێوەیە کە ئێستا تەقدیم دەکا زۆرمان ڕازی نینە بەڕاستی حەز دەکەن ئەوە بگۆڕێت. من زۆر جار دەڵێم مەجال بدرێتە سەرۆک فراکسیۆنەکان بە جار یەکەم قسە بکەن مرکزیەتێک هەبی چکە دەبینی ئێستا مرکزیەتێک نییە لە بۆ فراکسیۆنەکان یعنی هەندە جارێ لەوانەیە سەرۆک فراکسیۆنەکە ڕازی نییە کە لە ناو فراکسیۆنەکەی شخصە قسەی دەکات دوایە ئیحرازش دەبێتن مەجال بدرێتە هەموو جار سەرۆک فراکسیۆنەکان وەک ئێستا چۆن مەجالدرا ڕێی بۆ چوونی فراکسیۆنەکەی بداتەوە باشترە لەو شکلەی. ئێمەی تورکمان و کورد و ئاشور و ئەرمەن بەڕاستی هەندە جار بەغێر مباشیر قسەمان پێدەگۆترێ ئەمە ئەو کوردستانەمان بەڕاستی جوان کردیا ئەو پێکەوە ژیانەمان جوان کردیا ئەو پەرلەمانە هەتا ئێستا جوانمان کردیا هیچ جارە چیز تەشەنوزمان لێرە دروست نەکردیا لە بۆ نە لە پەرلەمان نە لە هەرێمی کوردستان باوەڕکەم هەمووشتان ئەوەتانەیە بەس هەندە جار غێر مباشر قسەمان پێ دەگۆترێ ئەمە ئەو قسانە ڕەت دەکەینەوە سوپاسان دەکەین. بەڕێزان پێشەوەی بەڕێزی تر وەرگرم کاکمەم فەرم. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە ناوی هەردوو پەرلەمانتاری سربەخۆ کاک دیاریەنۆر و کاک سیروان بابانەوە قسەکەم. ئێمە وەکو سێ پەرلەمانتاری سربەخۆ ڕێی ئێمە لەسەرم گرژیانەی کە دوێنێ و لە ماوەی ڕابردووشە هەیە بەم شێوەی خوارەوەیە. یەکەمیان پەرلەمانی کوردستان کەس خاوەنی نیە هەمومان خاوەنین. تعبیر لە 111 پەرلەمانتارەکە کە لەم پەرلەمانە بەڕێزە دانیشتون سوکایەتی کردن و قسەی نەشیا و بەرامبەر هەر پەرلەمانتارێک لە پێش ئەوەی پەرلەمانتارانە بێ دەستەی سەرۆکایەتی قبوڵی نەکەن و بێڕێزی بەرامبەر هەر پەرلەمانتارێک بە ڕێزیە بەرامبەر بە شکۆی پەرلەمانی کوردستان. بۆیە هەر کەس و لایەنێک بێڕێزیەکە لە ژێر پەرپەردەیەکە پێویستەکە لە ناو ئەم پەرلەمانە بەڕێزەیە داوای لێبوردن بکات. دوو بەپێی پێڕەوی ناوخۆ مادەی 24 بڕگەی دووەمیان زۆر بە سەریحی جەخت لەوەیە کاتەوە کە پەرلەمانتار ئازادی ئاخاوتنی هەیە. ئازادی ئاخاوتن هەموو ئەوانەیە گرێتەوە کە ڕەخنەگرتنە لە هەر هێز و ڕێکخرا و لایەنێک و موئەسەساتی دەوڵەتی لە چوارچێوەیەکی قانونیە ئەم ئازادی ڕادەربڕینە گزارشتی لێ بکەیت تۆی پەرلەمانتار بە تایبەتی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارە سەربەخۆکان ئەو مافەی زیاتر و مافەیان بۆ ڕەوا بینرێ و یەکسانە لەگەڵ پەرلەمانتارەکانکە بەڵام ئەمە حقیقەتی ئۆپۆزیسیۆن بوون یان ئەم مافەیان زیاترە داتێکە ڕەخنە و دید و بۆچوونی خۆیان لەسەر دامەزراوەکانی دەوڵەت لە چوارچێوەیەکی قانونیا بخەنە ڕوون. نابێ ڕەخنەگرتن و بیر و ڕای جیاواز ببێتە هۆی ئەوەی هەستانەوە بۆ پەرلەمانتار کە ئەمە دیاردێکی زۆر نەشیاوە و قسەی ڕاق و لە جێگەی خۆیەوە دەمت ئەشکێدەم یاخۆت گوێنی ناشرین بدرێ بە پەرلەمانتارێک ئەم شێوازی دەربڕینانە بەڕاستی پێشەوەی لەسەر موئەسەسەی پەرلەمان بکەوێت لەسەر و هێز و لایەنەکەوێکە دەنگدەرەکانی نردوێتی بۆ ناو پەرلەمان و ئەبینین لە سۆشیال میدیایە دوجار چۆن قسەیان لەسەرکرێ. بۆیە داوای لێبوردن گەورەی هەر کەس و لایەنێک نیشانەیە و شکۆی پەرلەمانیشەوەی خوازیە یعنی بۆ ڕێزگرتن لە شکۆی پەرلەمان ئەم حاڵەتە جێبەجێ بکرێن. ئێمە لەسەرەوە من خۆم یەکێکم لەو پەرلەمانتارانی لەسەر ڕێی جیاواز و 3 ساڵی ڕابردووی سلمانووە کە بە چ منطق و بە چ زمانی قسەم کردووە ڕەخنەگرتنی مەسەن بۆ نمونە من وەکو پەرلەمانتارێکی کە یارزەمیلێکی ترم ناکاتەوەی هەستانەوە بۆ پەرلەمانتار یعنی ئەم شێوەیەکی زۆر نامەدەنی و زۆر ناشرینە. بۆ نمونە پەرلەمانتارێکی سەربەخۆمان کە پەلاماری ئەدرێوەکو و کاک سیروان یاخۆت هەر زەمیلێکی ترمان لە فراکسیۆنی گۆڕانیە لە لایەنێکی تر. بۆیە ئەبێ کۆتایی بەم حاڵەتە بێنرێت و بەرپرسیارەتی جەنابتانە وەکو سەرۆکایەتی پەرلەمان لەم حاڵەتانە
لە ئاز ئەو بەرپرسیارەتە کە چاوەڕێتان لێکن کە ببن و کۆتایی بەمە بێنرێ هەر کەس لایانی کرداوای لێبوردنکە و هیچ عیبیتیان نییە بەڵکو گزارش لەوەیە کاکە من غەڵەتێکم کردووە و زۆر بەلامەوە ئاسایە داوای لێبوردنکەم بۆیە ئەم داوای ڕەوایی کە سەرۆکی فراکسیۆن داوایەکە و فراکسیۆنەکانی دیکەەوە پەرلەمانتارەکانی دیکەش زۆر ئاساییە لێرە فراکسیۆنی پارتی کە 46 دەنگی هەیە لە ناو پەرلەمانی کوردستاندا بە هاوپەیمانێکەکەیان و ئەم داوای لێبوردنە بە سەراحەت بکەن و یا ئەندامێکیان ئەو داوای لێبوردنش بکات پێم وایە ئەتوانین ئەو تەشەنووزی کە لە ناو پەرلەمانە دروست بۆ هێوری بکەینەوە و بتوانین تعبیر بە تەواوەتی لە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین بەو زمانە مانتیق و ڕەخنەگرتنە بتوانین قسە لەسەر پرسە هەنووکەیەکانی خەڵک بکەینەوە بەشتی لابەلاوە مەشغوڵ بین. زۆر سپاسدانەکەم. بەڵێ زۆر سپاس کاک باپیر فەرمووتان دەکەم. ئەو کاتتان باش بێگومان من لە گرژیەکانی دوێنێ زۆر ئاگادار نەبوون سەرەتاکەی نەبێ بەڵام لەو خولەی ئێستا کە تێداین بەردەوام گرژی هەیە گرژیەکان سەرچاوی لە کۆمەڵک شتی گرتووە کە پەیوەندی بە خودی ئەندامانی پەرلەمان و پێکهاتەی پەرلەمانەوەیە باس لەوە دەکەین زۆرینەی پەرلەمان و کەمینەی پەرلەمان ویان هەیە پەرلەمان لە ئەنجامدا هەموو خەڵکە ڕاستە بەڵام ڕێکەوتن هەبووە لە نێوانی کۆمەڵک فراکسیۆن بەپێی ئەو ڕێکەوتنە هاتوون لیژنەکانیان دابەشکاری کردووە حکوومەتیان دابەشکاری کردووە ئەوە سەرچاوی لەوە گرتووە ئەو فراکسیۆنانەی کە پێکەوە ڕێکەوتنیان کردووە زۆر ڕێکەوتنەکان یان کۆنکرێتی نییە یان ئەو گرفتی تێدێ یان کێشەکان کە لە دەرەوە جارێک کە سەڵ هەڵدەدەن دێنەوە ناو پەرلەمان حەقنی ئەندامانی پەرلەمان هەر کێشە و گرفتێکی هەبێ لە دەرەوەی پەرلەمان و لە ناو حیزبەکان بهێنێت لێرە کاری پەرلەمانی کەین لێرە ئیشی ئەمە دەرکردنی یاسا و فەسنکردنی یاسا و چاودێریکردنی یاسا بەبێ ئەوەی بتوانین گرژێک لە نێوانمان بێ لەلایەکی تر کار و کاردانەوەی تێدا بووە کار و کاردانەوە پەیوەندی بە خودی شێوازی بەڕێوەبردننی سەرۆکایەتیش لەوەدا تا ڕادەیە گرفتێکی دروست کردووە بۆ خۆشی و بۆ پەرلەمانیش ئەوش ئەو هەموو نقطە نیزامی کە باسی دەکرێت کە نقطە نیزام نییە کە نقطە نیزام نیە بیبڕن کە نقطە نیزامە وەری بگرن بە پێی پەیڕەوی خۆ لە چوارچەوەی پەیڕەودا بە هەرچی ویستی خۆیەتی ئەو پەرلەمانتارە دەتوانێت بیڵێت دەربارەی ئەوەی کە زۆر گرنگە کە کاریگەری لەسەر پەرلەمان هەبووە لەو خولەدا بە درێژایی ئەو خولە ئێمە تانوتۆی هەڵبژاردن بەرمان نادا هەمیشە هەم هەردوو لە کار دەکەین بۆی لە سوۆسیال میدیا دەرکەوین بە خەڵک بڵێن ئێمە کارتان بۆ دەکەین بەڵام لێرە نەتیجەمان نییە نەتیجەمان نییە موسمیر نییە ئێمە دەبێت ئەگەبیکەین بە عملی بین زۆر بە ڕازگۆیانە وەکو پەرلەمانتار کار بکەین بۆ ئەوەی مەعانات و مەشاکیلی خەڵک چارەسەرکەین نەک تەنانەت بەو شێوە سەم لەسەر قسەی ئێوە کردووە سەم لەسەر قسەی کاکە هەموو کەسیش دەکات ناکرێ ئێمە کێشەکانی خەڵک بکەینە قوربانی ململانەی ویستی خۆمان یان ویستی فراکسیۆنێکیان ویستی حیزبێکیان ویستی لایەنێک ویستی هاوڵاتیان ویستێکی گشتیە ئەرچی هەموو لایەکشە ئەرچی هەموو لایەکشە دەربارەی کاک مەریوان نازانم کاکەمان باسیەوەی کرد نازانم چ ڕێکەوتنێک و چێکە من ئاگام نییە گەو لە جیات ئێمە ڕێکەوتنی کرد بێت ئاگامان لێ زۆر سپاس کاک ڕۆژێ با فراکسیۆنەکان قسە بکەن ئێمەش قساکەین دواتر کاک دیاری تۆ لە شوێنی خۆتەوە قسە مەکە کاک دیاری ئەو ئەڵێ چۆن پەیڕۆ پێشێرەکەی کاک دیاری ئەو ئەڵێ کاک دیاری بەڕێزم ئەو ئەڵێ کاکمەم وتویەتی 46 کورسین ئێمە ڕێکەوتنمان کردو من ڕێکەوتنم نەکردو کابرا ڕێی خۆی ئەڵێ لەسەر ڕێکەوتنی خۆی هیچ علاقەی نییە بەسەر تۆ یعنی تۆ تێگەیشتووی یاتی نەگەیشتووی هەڵەچی ئەڵێ بەناوی منەوە ئەڵێ ئەوان ئەڵێن فراکسیۆنی پارتی 46 کەسە کاگمەم دەڵێ فراکسیۆنی پارتی 46 کەسە منیشی حساب کردووە من ڕازی نیم ڕێکەوتنم نەکردووە کابرا دیفاع لە حەقێکی خۆیەکە نابێ کاک ڕۆمیۆ بابەم هەڵچوونە واز لێ بێنن برام واز بێنن لە شوێنی منابن چێکە ئەو پەیوەندی بە تۆ نییە کاکە ئەو پەیوەندی بە خۆیەوە هەیە ڕێکەوتنی کردووە ڕێکەوتنی نەکردووە فەرموو کاک ڕۆمیۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان کاک سەرکۆدانی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان وایە ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان
چارەسەرێک نەدۆزێتەوە خۆ هەموو ئەو بە ڕێزانە باسی پێڕەوی ناوخۆیان کرد من نیش باسی پەیڕەوی ناوخۆ کرد خۆیش و کاری پەرلەمانتار و سنووری هەموو پەرلەمانتارێک لەم چوارچێوەی ئەم پەیڕەوە دیاری کراوە من پێم وایە پەیڕەوی ناوخۆ تاکە مەرجعێکە بۆەوەی بتوانێت کۆتایی بەم کێشانە بێنێت چونکی دوێنێ و پێش دوێنێ و پێم وایە ئەمڕۆ بۆ بەیانیش ئەگەر چارەسەرەکە نەدۆزرێتەوە کێشەکان جارێشتر لەسەر کەمترین وشە جارێشتر پەرلەمان پەچی دەکەوێت و ئێمە ناتوانین بەرنامەی کار و هەروە ناتوانانی لە هەمان کاتدا باسی بەرژەوەندی و باسی ژیانی خەڵکا بکەین من پێم وایە جوانترین و بە نرخترین خاڵ ئەوانە بوو کە دوێنێ لە بەرنامەی کارا بوون بەڵام بەداخەوە ئەم کێشانەوایان کرد کە ناتوانین پەرلەمانتار ناتوانێت بەو شێوەیە کە خۆی ئامادە کردووە داکۆچی لە ماف و داکۆچی لە داخوازی و داواکارەکانی خەڵکی کوردستان بکاتن ئێمە زۆر جاربینیمانە پەرلەمان دەبێتە مەرجەعێک بۆ ئەوەی کێشە سیاسیەکانی دەرەوەی پەرلەمانیش بەڕاستی چارەسەر بکە بەڵام بەداخەوە هەندێک جار لە پەرلەمانی کوردستانە کێشە سیاسیەکان دێنە پەرلەمان و دەبنە کێشە بۆ خودی کاری پەرلەمانی من لە بیرمە لە خولی یەکەم گەورەترین حەدەس ڕوویدا بەڵام پەرلەمانتار پەرلەمان بە شێوە پەچی کەوتو بەڵام لە هەندێ قۆناغدا پەرلەمانتارەکان بەڕاستی کاری باشیان کردەوە پێکەوە بوون جا بۆیە ئێمەوەکو فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتۆیی لەگەڵ ئەوەداین کە چیتر یەکتر تاوانبارکردن و یەکتر من دەتوانم بڵێم هەندێک جار دەخرێتە قالبی مزایدەشەوە لە هەموو پەرلەمانی دنیا زۆرینەوە کەمینە هەیە خۆ ئێمەی پێکاتەکانیش بە ناوی کەمینە باز دەکرێتم بەڵام ئێمەش کاری خۆمان دەکەین و ئێمەش داوای دیفاع لە مافی خەڵکی خۆمان دەکەین ناکرێ بەو شێوەیە بێ من جارێشتر دەگەڕێمەوە سەر ئەوەی کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تاکە ڕێگایەکە تاکە مەرجعێکە بۆ کۆتاهێنان بەو کێشانەوە و ئێوە شەکو سەرۆکایەتی پەرلەمان داوا دەکەین بەڕاستی کە چیتر نەیەڵم بگاتە ئەو حەدەی ئەم تەشەنوجە و ئەو شێوانەی کە خوشک و برانی بەڕێز وەسفیان کرد لەم پەرلەمانەدا چونکی چاوی خەڵک لەسەر ئەم پەرلەمانەیە بەداخەوە وەڵام من حەز بە شعورێکم لا دروست دەبێ ئێستا کە خەڵک دەمان بینێ ئێمە مەشغولی خۆمانین وەکو پەرلەمانتار نەک مەشغولی کار و کاروباری خەڵکی کوردستانی زۆر سپاس بەڕێزان ئەمە ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوەی کە ئەو قسەی دوێنێ ئێمە لە سەرۆکاتی گوێمان لێ نەبووە لانی کەم خۆم گوێم لێ نەبوو لانی خۆم بەڕێزان قسەی خۆتانتان کرد با قسەی خۆمان بکە لانی خۆم کەم خۆم گوێم لێ نەبووە کاک جەلالم بینی بە پێوە هەستا بوو قسەیە کرد و پێم وتۆ دانیشە بەڵام هەتا ئێوارە لە جەلسەی ئێوارە لە سایتێکدا نەنرابوو موناخان پیشانی نەدام خواوەکی لە نەمزانی وەشتی واوتراوە و ئەوە بەڕێزە و ئەوە من گوێم لێ نەبوو ئێوە ئەو لەحزەیە گوێتان لێبوو ئەندامانی بەڕێزی پەرلەمان گوێتان طبعاً قسەیەکی نەشیاوە ناشایستەیە هی هۆڵی پەرلەمان نییە و نابێ ئەندامی پەرلەمان قسەی وا بکە و نابێ بیریشی لێ بکاتەوە و ئەوەشتی کردبێتی هەڵەی کردووە کاک جەلال بێ کاک لوقمان بێ هەر کەسێ بێ کاک دیاری بێ هەڵەیە بەڵام بەش بە حاڵی خۆمان ئێمە شتێک کە ڕووەدا ڕاستەوخۆ بیزانین ئیجراعاتەکەین ڕاستەوخۆ یان ئەندامێکی پەرلەمان هەستێ بڵێ ئەو شتە ڕووی داوە دڵنیابن لەوە لە کەس خۆش نابین بە تایبەتی بەکارهێنانی ئەو جۆرە دەستەواژانە و بەرامبەر بە ئەندامێکی پەرلەمان کە ئافرەتە و هاوڕێمانە بەڕێزە ئەگەر بەڕێستان گوێتان لێ بوو ئەبوایە بە ئێمەتان بوو تایە شتێکی وا بووە بەش بە حاڵی خۆم من ئەو شایەتێ بۆ ئەم دوو بەڕێزە شەدەم هەتا کاک پێشەوە نەهات بە کاکێ منیوت ئەویش نەیزانی بوو موناخان لە جەلسەی ئێوارە کە ئەمەی وزە بوو خستێ بەردەستمان ئەمەیە حەقیقەتێک باسکەم هەندێک خەڵکی بێئیش و هەندێک خەڵکی حساب خۆیان بە نوخبازانن لە کاک جەلال زۆر زیاتر قسەیان بە منوتووە زۆر زیاتر لەسەر شتێک کە نە ئاگام لێتی نە بەشێکم لێی نە گوێم لێی بووە ئەوە نە بێمەوقف نیم من گوێم لە قسێکی وابێ هیچ ڕێیەکم نەبێ گوێم لێ نەبووە بەڕاستی گوێم لێ نەبوو دێنە سەر بابەتی ئەوەی کە سەرۆکایەتی چی بکە بەڕێزان
ئێمە لە 2 ساڵی ڕابردووە هەرچی قسەیە بەرامبەر بە خۆمان کراوە وەدەیان قسەی سارد و ناخۆش و یعنی ئەندامی پەرلەمان هەبووە بە منی و تۆ هیچ نیت بەس چونکە لەسەر خۆم بووە شخصی خۆم بووە لە پێناوی پاراستنی حرمەتی ئەم مؤسسەیە کە هەموومان تایە مەسئولین و مەسئولیەتی یەکەم بۆ ئێمەیە بە دەرەجات تحملم کردو چکە پەیوەندی بە خۆمەوە هەبووە لێبوردنم هەبووە ئارامیم هەبووە خۆزگە هەر یەکێک لە ئێوە ڕۆژێکیەت لێرە دانیشێ و گوێ ئەگرێ لەوەی کە بەرامبەری ئەوترێ خۆزگە هەر کەس خۆی تاقیەکاتەوە بەڕێزە بەڵام کە لە ڕابردوو شاوتوم و ئێستا ژێڵێمەوە کە ئەکەوێتە نێوان خۆتان دەیان جاروتومە بۆیە بەرامبەر خۆم قبوڵیەکەم بۆی نەکەوێتە نێوان ئەندامانی پەرلەمان چکە کە کەوتە نێوان ئەندامانی پەرلەمان لە دەستی ئێمە دەرەچێ من لێرەم لەحزەی وایە لە کاتێکا 50 کەس بە پێوەیە هەمووشی پەلامارەدا و ئەو پەلامارەدا و ئەو ڕێ ئەگرێ و نازانم چییە جاری وایە نازانم چییە کێ پەلاماری کێ دەدا کاک جەلال نەهی ئەوەیە ئەو جۆرە قسانە بکە نە مەوقعی نە ئیشی نە ڕابردووی بەش بە حاڵی خۆم شۆک بووم کە گوێم لێ بووە شۆک بووم و خۆی ئەڵێ نەموتووە خۆی ئەڵێ بەڕەسمی لە بەردەمی هەمووانە ئەڵێ نەموتووە ئەڵێ داوای لێبوردنەکەم لە ئیعلام وای وتووە بەش بە حاڵی خۆم لەگەڵەوەم کاکزانە قسەی کرد دەست خۆش بێ لە پێناوی پاراستنی ئارامی لە پێناوی پاراستنی شکۆی پەرلەمان لە پێناوی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بریندار بوو بن بەو قسەیە زۆر ئاساییە داوای لێبوردن بکەی بۆ ئەوەی ئێمە دەست بە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بکەینەوە داوا دەکەم داوای لێبوردن بکەی و ئەگەر پێتان وایە ئیجراعاتێکی تر هەیە بەنسبەت ئێمە مەناعەتمان نییە بڵێن ئیجراعاتێکی تر هەیە و اتفاقی لەسەر بکەن ئێمە هیچ یعنی ناڵین باوانە بێ بەڵام ئەوە لە دەستی ئێوەیە لە دەستی سەرۆکایەتیان نەماوە چکە لە لەحزەکەیە ئێمە ئاگامان لێی نەبووە کاک زانەتەوە قسە بکەی آخر کەس قسە دەکەی کاک عەلی بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعاً بەپێی مادەی 18 خاڵی 4 پاراستن و پارێزگاریکردن شکۆی پەرلەمان لە ئەستۆی جەنابتانایە ناڵێ لەو لەحزە بە بەردەوامی ئەو کاتە گوێتان لێ نەبووە ئێستا گوێتان لێ بووە ئێمە کۆمەڵێک ڕێکاری پێڕەوی هەیە پێشتر این کراوە بێبەریکردن لە دانیشتنی پەرلەمان تاوەکو ئەم بارە لارە ڕاست دەکرێتەوە ئەمە بەشێکی بەشی دووەمی ڕەخنەی جددی ئێمە یعنی دەربڕینەکان ئاستیان بە شێوەیە کە ئینسان نایەوێت دووبارەی کاتەوە ڕەخنە بە ڕەخنە جواب بدرێتەوە ڕەخنە بە ڕەخنە جواب بدرێتەوە یا بە ڕوونکردنەوە جواب بدرێتەوە هیچ تەشهیرێک نەکراوە تەشهیر نەکراوە تۆمەت و بوختان من ئەڵێم تۆ ئەوەت کردووە تۆ ئەڵێ نەخێر من ئەوەم نەکردووە ئەوە ئەسڵەکەی بەم شێوەیە بەڵام هەرکێ ڕەخنە بگرێ هەر ئەوە نەبووە یعنی ئێستا وای لاتوە هەرکێ قسە بکە و 5 کەس بۆی هەڵسێت ئەمە نابێت یعنی ئەگەر قەرارە وایە هەرکێ ڕەخنەیە بگرێت و 5-6 کەس بۆی هەڵسێ ئێمە دوو بژاردەمان لەبەردەمایە یان ڕێگە نەدێ دانیشتنی پەرلەمان یا بڕۆینەوە بۆ ماڵ هەرچەنە من لە ڕابردووە بەردەوام باوەڕم بە ئیشی پیشەیی جددی پەرلەمانتاری بووە کە لێکۆڵینەوەیە لەو هەموو گەندەڵی و نادادی لە وڵاتایە بەپێی پێڕەو ئیشی لێ بکرێ بەڵام بەداخەوە ئێستا گوێمان لە سەرۆکی فراکسیۆنی پارتی بوو ئەڵێ ئەمە ڕەتفعلە یعنی ئەڵێ بۆ هەر ڕەتفعلێک من لە بەڕێزیانە پرسم تەشهیر طبعا جەناب و دکتۆراتێ لە قانون و ئەزاین تەشهیر چییە ئەزاین تەشهیر چییە تەشهیرێک کراوە ڕێگەی قانونی هەیە ڕێگەی پێڕەوی هەیە نەک بڵێ شتی زۆر بێکوالیەتی یا هەڕەشەی زمان بڕین یا دوێنێ ئەمەی پەرلەمانتار گیراوە دەستکەواتە بینەقاقی کاکسیروان ئەوماوە پەرلەمانتار دەستکاتە بینەکە کورە ناوبژیشی کردووە ویستێتی ناوبژیکە یعنی ئەم فۆرمە بەڕاستی ئەمە بێدەسڵاتیش بین بێکەرامەت نین بە ناوی هاوڕێکانم هەموویەوە ئێڵێم ئەگەر ئەمە کۆتایی پێ ئەتوانین بەردەوام بین ئەگەر نا بەڕاستی کەرامەتی خۆمان 1000 جار لە کورسی پەرلەمان خۆشترێ بەڕێزان ئێمە بێ دانیشتێک بکەین ئەم دۆسیە دەدەین دوای بە دکتۆر زانا دەڵێن ئێمە بێ لە هەفتەی داهاتوە دانیشتێک بکەین ڕێکەوتنێکی جەنتڵمانی بکەین لە بینی خۆمانە لەسەر شێوازی بەڕێوەچوونی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ئەوەی معارەزەی حکوومەتە معارەزەی حیزبی سیاسی نییە کێشەت هەیە لەگەڵ سوڵتە لە سلەیمانی کێشەت هەیە لەگەڵ سوڵتە لە دهۆک کێشەت هەیە لەگەڵ سوڵتە لە ناو هەولێر کێشەت هەیە لەگەڵ کۆی حکوومەت زۆر ئاساییە قسەی لەسەر بکەی
بەڵام کە ناوی حیزبەکانە هێنی حیزبەکە پارتی بێ یەکێتی بێ گۆڕان بێ نەوەی نوێ بێ هەر حیزبێکی تر بێ تەوەقوعی ئەوە بکە کە خەڵک جواب دەداتەوە شێوازی جوابدانەوە کە باشە خراپە ئەوە دواتر خۆمان تەقیم یەکەین قەرارە دەین ئەم شێوازە باشە یا باش نییە بەڵام بەڕێزان ئەبێ ئێمە لەسەر شتێک ڕێک بکەوین بۆ ئەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بە ئارامتر بەڕێوە بچێ سەبارەت بە بابەتی کاک جەلال دەرفەتێکی ترە دەین بە کاک تۆرزانە بۆی قسە بکە بەڕێزان هەمووتان داواتان لێ کردووە قسە بکە فراکسیۆنی پارتی قسە بکە هەمووتان ئێسەرۆکی فراکسیۆنەکان قسەیان کرد طبعا ئەگەر وا بێ هەمووی قساکە کە عەباس فەرموو باش بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بەشێکی ڕوونکردنەوەکەی بەڕێز کاک زانا جۆم لێ بوو کە داوای لێبوردن لە بابەتەکە بەڵام حالەتێک هەیە من بۆ خۆم ینی کاک جەلال پێم پیاوێکی باشە خراپ نییە بەڵام ڕووی داوە قسەکە بوو چۆتە ناو خەڵک کە چۆتە ناو خەڵک ئەمە بەڕاستی پەیوەندی هەر بە پەرلەمانتارێکەوە نییە پەیوەندی بە ئەندامانی پەرلەمانیشەوە نییە وشەیەکی گشتیە وشە گشتەکە دەرێ هەر کەسێک لەبەرەوە مەسائلی حیزب من لەگەرەوە نیمە ئەمەشان ئیجراعاتی خۆی هەیە بەڵام ئیجراعات کە ناوی پارتی دەیان یەکێتی دەیان هەر لایەنێک دێ لەم هۆڵەی پەرلەمان جار هەیە ئینسان لە حالەتێکە قسە دەکات بەڵام بەمانای ئەوە نایە هەمومان لێک ڕاستبینەوە بەڕاستی ینی بۆ کەس لێک ڕاست بکەینەوە ئەمە وای لێدە ئێمە نوێنەرایەتیەکی سرفی حیزبایەتی دەکەین نەک نوێنەرایەتی خەڵکی کوردستان بۆیە ئەگەر کەسێک یعنی پێی وابێ لەبەر ئارامی چونکە زۆرینەین لەم پەرلەمان و خەڵکی کوردستانە ئەمە بەڕاستی داوای لێبوردن نییە ئەمە جارێککە خۆفەرزکردنی گەورایەتیە بەسە خەڵکە یعنی لە بەم حالەتە بۆیە بەڕاستی ئەگەر من هەڵە بم و من ئەگەر لە جاتی هەر برادێک هەر حالەتێک ڕوویداوە و کە خەڵک تێگەیشتێکی بۆی هەیە ڕای گشتی لەسرە زۆر ئاسایی ئەمە داوای لێبوردن لە خەڵکی خۆمان لە پەرلەمانتاران ئێمە لێرە هاوڕێی نەبکەین بۆ ئەمەمان پێشەرم بێت لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئەمە بڕوە فەرقی چییە لەگەرەوەی کا کاسم کە قۆندەرێکی هەردایە بەردەمی ئەویش بێ حرمەتی بوو بەرامبەر ئێمە ئیجراعات لەگەر یەک بکەین کە کەمینێ و ئیجراعات لەگەر یەک نەکەین کە زۆرینەیە من پێم وایە ناتوانین ئێمە وەکو نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەین سەربەخۆی خۆمان پارێزێر خزمەتی خەڵکی کوردستان بکەین سوپاس دەکەم بەڵێ مامۆستا عومەر باش بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت ئەو بابەتەوە بەڕاستی ئێمە پەرلەمانی کوردستان قووەتی خۆمان لە خەڵکی کوردستانەوە وەرەگرین و ئەمەی لە دوێنێ لە هۆڵی پەرلەمان ڕوویدا تەنها یەکشت نەبوو بەڵکو بابەتەکە هاتۆتە سەرەوەی کە هەر کەسێ ڕەخنە بگرێ لە دەسەڵاتی سیاسی لە دەسەڵاتی حکومی لە جێبەجێکردن بەدڵی هەندێ بەڕێز نەبێ هەڵبستنەوە تا ئاسی بێدەنگکردن شیرین خانیان بێدەنگ کرد جەناب ڕازی بووی بەوە کە ئەم پێچوانی پێڕەوی ناوخۆیە پەرلەمانتار ئازادە لەوەی ئاخاوتن بکە قسە بکە و هەر بەڕێزێک پێی وایە ڕازی نییە بەم قسانە ئەویش دەتوانێت مافیەوەی هەیە وەڵام باتەوە کاگمەمیان بێدەنگ کرد جەناب ڕازی بوو بەوە و دوای ئەوە هاتە سەر ئەو حاڵەتە بۆیە بە پێی مادەی هەژدە لە بڕگەی چوارەمیان هاتووە بەڕێزت ئەرکتە شکۆی پەرلەمان بپارێزی ئێستا ئەم بابەتە یعنی تەنانەت لە چوارچێوەی دەسەڵاتی ئێمەش دەرچووە بۆ تا ڕایەکی گشتی خەڵک پێی وایە لە دەرەوە کە شکۆی پەرلەمانەکەی شکێنراوە شکۆی نوێنەرەکانی شکێنراوە و هەڵسو کەوتێک ڕەفتارێک ئادابێک ئەنجام دراوە کە نەگونجاوە لەگەڵ هەڵسو کەوتی پەرلەمانتار ئێرە پەرلەمانە پیرۆزی خۆی هەیە احترامی خۆی هەیە ڕێزی خۆی هەیە جەنابیشت دەستکراوەیت لەوەی ئەم شکۆیە بپارێزی بە نوێنەرەتی هەر هەمومان پێشنیارەکەم ئەوەیە جەنابت ئەو دەسەڵاتت بەکار بهێنا کە ئێمە پێمان داوی وەکو ئەندامانی پەرلەمان سەرۆک بی شکۆی پەرلەمان بپارێزی باشە ئەوە پێویستی بە دەنگدانە ڕێو شوێنێک بدۆزەرەوە کە ئەم شکۆیە بپارێزێ باشە بەس پێویستی بە دەنگدانە بەڵێ کاکسی زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهرە لە مناقشەی جانبی بێنی باش بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارتان چیە بێ زەحمەت بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکە جەنابەت باسیەوەت کردوتە لە کاتی حەدەسەکەیە کەس داوای نەکردووە من هەر بۆ تەوزیح بۆ ڕوونکردنی بووی کە بزانی جەنابەت بزانی پیشەیانە چۆن ئیژەکرێ
نامەکەم هەل لە عینە لەحظەیە کە چوومەتە ئەویا من هاوڕێیانم باسییان نەکردا هیچ باسم ناکرد ئەو خوشکە بە ڕێزەوەخت کە هاتمە ئێرە ئێرەی بینی وتی کاکسیوان ڕستمێکی بگرە بۆی چکە بزان چیت لێ قەوماوە من نامەوێت ئەزمە دروستکەم بەڵام ئەمەوێت پیشەیانە باسی قەزێکە بکەم نامەکەم هەر کاتی خۆیاوە و لەلاتان هەیە بە ئیمزای خۆمەوە کە داوام کردووە هەر ئێستا سەیری کامێرەکان بکەنەوە بزانن چی ڕوویاوە هاوڕێیان ئەڵێن ئەگەر تۆ ئەگە برینێ چارەسەر نەکەی بەرەو گەنگری ئەڕات و بەرەو مردن ئەڕات هەر تۆبیان وایە ئەوەی کە ڕوویە جارێ یعنی ئێمەوە من بۆ خۆمەوە هەستەکەم لێرە ئازادی ئاخاوتنم نییە بە پەلەست دقەیەکی خۆم ئەەکەم و ئەڕۆم و دانیشمەوە و ئەمە کاری پیشەی پەرلەمانتار نییە ئێمە سەر حەدەسەکە و چی ڕوویا و یەک چارەسەری بەسیتیشی تایە حەدەسەکە ئەوەیە کە هەر ینی ئەو حساسەتی کە لە نێوانمان دروست بووە ئاسایی نییە خەڵک هەستی پێکا بۆی خەڵق سەمان پێڵێت ئەگەر ئێمە ڕەخنە بەرامبەر خۆمان نەگرین ناتوانین ڕەخنە لە حکومەت بگرین ئەوەی کە ڕوویە هەر کەسێ قسەی کرد لە فراکسیۆنێکی جیاوازەوە پەلامار ئەدرێ من چوم خوشکێکم بپارێزم کە لەسەر جادەژەی پارێزم شیرین خان هاوڕێیەک لە فراکسیۆنێک تر پەلاماریە ئاوا دەسم کردووە هەمویان شایەتن پەلاماری ئەمە یاوم ئەگەر ئەم وەتەری قورگە دەستی زیاتر خەیت سەر ئیتتاوا دەنگ نامێنێ ینی ئینسانە کوژرێ ئەمە پێڵێن جرم المەشهود یعنی کوشتن چییە پاڵک بەیەکێکەوە بنێ سەری بەر بزمارەکە و ئەمرێت ئەمە هیچ قزەی کتریتیان نیە ئەو خوشکە بەڕێزم کە دەستی زۆر تونگە دەستی لەمەم گیر کرد بەڕاستی دەستی لێ گیرکردم بە ئەوە من هیچم نەکرد بۆی نەبم بە لە سۆشیال میدیا قسەنەکەم نامەیەکم یا بە دەستی سەرۆکایەتی پەرلەمان وتم لێ کۆڵینەوە بکەن سەری کامێرەکان بکەن لە حەدەسەکە و دەقەکەم بۆ دیاری کردوون ئێستا چی ڕوویاوە ئێستا ئەوە ڕوویا لە دوای ئەوە هەنگاوێکی تر چوینە پێشەوە بە خراپی چوینە پێشەوە بەرەو تاوانێکی تر چوینە پێشەوە چوینە پێشەوە بەرەو تاوان چوینە دواوە لەوەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشنیاری من ئەوەیە یان ئەوەیە ئێمە لێرە بۆ کێشەی خەڵک دانیشین یان ئێمە لێرە خۆمانەکەین بە پاڵاوان و کێشە بۆ خەڵک دروست دەکەین پێشنیازەکە ئەوەیە فراکسیۆنەکان ئەزانم کە دانیشتن پێشم دانیشتن ئێمەیتیانە بووین ئەزانم کە ڕێکەوتنێکی تر هەیە ئێمەیتیانە بووین وەکو سەربەخۆکان بەڵام ئێستاش نەچووە بچێت ئەو داوای لێبوردنەی کاک جەلال ئەگەر بکرێت شتێکی باشۆ گەورەیە بۆ لەمە دووە فراکسیۆنەکان بەگشتی بەڵێن بن بە خەڵک و بەخوا بە ئێمە نا ڕێگەیەکی تر بدۆزمە میکانیکێکی تر دۆزنەوەی هەم خۆ پیشاندانیتیانە بێ هەم خۆ بە پاڵەوانکردنیتیانە بێ هەم ئیش بکەین بۆ خەڵک ئەم ساڵی کەماڵمانە زۆر سپاس آخر کەس سەفکە کاک دیاری بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵی زۆر بەهێمنی قساکەم بۆی ینی بینەکە مەفهومەکە بگات و مەبەستی شم ناوەیە کە کێشە دروست بێتنە مەبەستی شمەوەی بە جۆرەکان مزایە دەکەم بەڵام بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا کێشە گەورەکە لەوەدا کە ئێمە نوێنەری خەڵکی لەم پەرلەمانی کوردستانەوە بۆ هاتوین کە نوێنەرەتی خەڵکی کوردستان بکەین ڕاستە ئێمە ئۆپۆزیسیۆن لەنێو پەرلەمانی کوردستانە بەڵام ئەرچی ئێمە دەست بخەینە سەر برینەکان سەر کێشەکان و باز لەو زوڵم و ناحەقیەکەین کە لە خەڵک گیراوە و هەڵ بدەین لێرە ڕێگەچاری بۆ بدۆزینەوە و بە دوواداچوون بکەین و لە ڕێگەی پرۆژە یاساکان و بە جۆرەکان بتوانین شتێ بکەین کە خزمەت بە خەڵک بکەین بەڵام لە ڕاستیە بابەتی وەڵامدانەوە هێرشکردن پەلاماردان هەستان بۆ نمونە لە حاڵەتەوە بۆتە دیاردا یعنی بۆ نمونە بە تەنیا لە دانیشتنی دوێنە چەند جارێک ئەمە ڕووی داوەتەوە لەلایەن مسەمبڵین پارتێکی سیاسی بۆ لایەنێکی دیکە بۆ کارکتەرێکی دیکە بۆ شخصێکی دیکە پرسیارەکە لەوەیە یعنی بەڕاستی ئێمە لەوە ناترسین ئەگەر بۆ نمونە وەڵا ئەو پەڕی شانازیە فەخرە بۆ نمونە تۆ لە پێناوی خەڵکا بمریت وەڵا شانازیە بۆ نمونە لە پێناوی خەڵکا ئەگەر لێشت بدرێەوە گەر هەرچێک بەرامبەر بکرێت و منە بێخیرەت نین بۆ نمونە ئێمە لەوە بترسین بەڵام کێشە سەرکیەکە لەوە ئایا بەم جۆرە کاری پەرلەمانتاری دەکرێت ئایا بەمە دەکرێت بۆ نمونە هێزێک لایەنێک هەر لایەنێکی دیکە بۆ نمونە بۆ ئایندەش یعنی بۆ نمونە خۆی بە خاوەنیان پەرلەمانی کوردستانە بزانم پیوا بێ لایەنەکانی دیکە میوانن ئەگەر وایە ئێمە ژێستە بۆ نمونە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەچینە دەرەوەی ئەم پەرلەمانی کوردستانە لە سەراسی نێودوڵەتی بە هەموو دنیا دەڵین کاکە گیان ئەمە من پرۆسەی دیموکراسی نیە ئەمە پەرلەمان نییە ڕێز لە کاری ئۆپۆزیسیۆن و کاری پەرلەمانتاری ناگیرێت و دەچینە دەرەوە سەحەکە بەجێ دەیڵین ئەگەر نا ئەم شێوازە مامەڵەکردنە لە نێو پەرلەمانی کوردستان بەرامبەر بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بەڕاستی جێگەی قوبوڵ نییە
و دەبێت لێرە کۆتایی پێبێنرێ بۆ کاتێک کەلایەنێکی ئۆپۆسیۆن بۆ من دکتۆر کازم کە ڕفتارێک دەکات ڕاستەخۆ دەخرێتە دەنگدان و هەموو ڕێکارێکی بەرامبەرێک گیرێتە بەر بۆ کارکتەرێکی دیکە کەوا دەکات هەموو ڕێکارێکی دەگیرێتە بەر بۆ ئەگەر کارکتەرێک لە دەسەڵات بێ لە یەکێتی بەیان لە پارتی لایەنێکی دیکە بێت هەوڵ دەدەن بۆ نمونە جۆرە لە جۆرەکان فۆرمێکی بۆ بدۆزنەوە بۆی ئەو جۆرە مامەڵی لەگەڵان نەکرن با من هیچ ناوێکی دیکە نیم چونکە هێشتا قەرار نەدراوە بۆ ئەوەی کە ئێمەش هەستکەین کەم پەرلەمانە پەرلەمانی هەموو خەڵکە بۆ ئەوەی ئێمەش هەستکەین کەم پەرلەمانە پەرلەمانی ئۆپۆسیۆن و هەموو ئەوانی دیکەیە پەرلەمانی خەڵکی کوردستانە بۆی ئەو احساسە ینی دروست نەبێت کە ینی منطقیتیانی هەر کەسێک گەستێ بۆن منە دوێنێ بزینیەوە بووین ئەو هاتووتی ئەو وابکاوە کەمەوتۆ ئەگەر وایە ئەگەر شەڕە پێمان بڵێن بۆ نمونە بەڕاستی خەڵک ئێمە بۆ نەناردوو خەڵک بۆ ئێمە بۆ ناردوو کە نوێنەراتی خەڵکین و لێرە هەوڵ بدەین ڕێگە چارە بۆ کێشەکانیان دۆزینەوە چارەسەریکەین بۆیە تکاکەین تکایەکی هاوڕێیانە بەشێکی زۆر لە برادرانی ژیانی ئێمە لە دوێنە مناقەشەی شتەمان کردووە ڕاکەیان بووە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە یەکەم کە ئەوەی ڕوویدا دووبارە نەبێتەوە هەوڵ بدەین ئەم پەیڕەوە بکەین بە ڕێگە بۆ هەمومان کە من دەڵم بەڵێ من پەیڕەوی پەرلەمانی کوردستان پێشێلەکەم لەبەرەوەی 3 ساڵە لەبەر چاوما پەیڕۆ پێشە لەکرێت کاتێک کە سەیرەکەم بۆ لایەنەکانی دیکە بۆ کارکتەری دیکە تەبیعیە بۆ خەڵک یعنی لەسەر خەڵک پێشێ لەکرێت ئێدەی و کاتاڵم بۆ منیش پێشێلی نەکەم پرسیارەکەم ئەمە منیش لە تووڕەبوونە لەوەیە کە سەیرەکەم حەقی خەڵک ئەخورێت بەم هینە کە سەناکە پێشێل دەکرێت ئێمەش لە بەرامبەرەوە دەڵێم بە پەیڕەوەی قسە دەکەم کە پەیڕەوی خەڵک بێت ئەوە بێت کە بۆ نمونە منیش پێم مەقبول بێت لەبەرەوە دەبێت بگەڕینەوە بۆ ئەم پەیڕەوە یەکەم دووەم ئەبێ ئەمڕۆ بڕیار بدرێ عنی بەڕاستی نەک بۆ هەفتەیەکی دیکە و دانیشتنی بینی لایەنەکان و ئەوە شتێک پێڕا بە لیژنە و لیژنەکاری عنی بهینە بێت کۆتایی پێبێ و داوای لێبوردن لەم مۆزوعە بکرێت و چارەسەر بکرێت سپاس بەڵێ 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 بەڕێزان 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 کاکمەم لە شوێنی خۆتۆ قسەمەکە بەڕێزان ئەگەر هەمووی ئەو قسەیە با دەرفەتێک دێنەوە بە دکتۆر زانا دانیشتەکە بۆ حەلی ئەو مۆزوعە نیە بەڕێزان کاکمەم دانیشتەکە بۆ ئەوەیە بۆ ئەوەی هەموو ڕۆژە دانیشتەکانی پەرلەمان نەبێتە مانشێت و بڵێن پەرلەمان گرژی تێکەوت کاکتۆر زانا فەرموو تۆ قسە ئەگەر کەسی تر با قسە نەکە بزانین چیە لێ کاکتۆر زانا فەرموو کاکتۆر دوای دکتۆر زانا کە زۆر ناگرم هەر هەمووتان وەرگرم یاڵا کاکسەرکۆ فەرموو هەمووتان بەس تۆزێ مراعاتی کات بکەنەوە 12:30 وەزیرمان هێناوە مناقەشەی مەشروع بەڕێز کاکزانە قساکە لە جاتێ بەڕێز چی بکەم کاکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لێرە کە دانیشتوین نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین خوا ئەگەر یارمەتی بن بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە دوێنێ لە پەرلەمانی کوردستانە ڕوویدا پێشهاتێکی زۆر مەترسیدار بوو پێشهاتێک بوو کە هەموو هاوڵاتیانی کوردستان و خەڵکی کوردستانیش بە نیگەرانیەوە جا بە شێوازێک لە شێوازەکان بە گاڵتەجاڕی بێت یان بە شێوازێک لە بە هەموو شێوازێک قسەی لەسەر کراوە ئەم نیگەرانیت چۆتە ناو هەموو ماڵەکانی خەڵکی کوردستانەوە چونکە بەڕاستی ئەو بێڕێزەی کە دوێنێ ڕوویدا بە بڕوای ئێمە بەرامبەر بە خەڵکی کوردستان و پەرلەمانتاران کراوە و بۆ ئەو فراکسوێنەی کە توانێت نوێنەرایەتی یا زۆرینەی خەڵکی کوردستانەکە و لە پەرلەمانە زۆرینەی پەرلەمانی لێرەیە ئەبێت پێشووتر باسی یەکڕێزی و ئەوەیە کرد کە پێکەوە ژیان لە ناو لایەنە سیاسیەکان و لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنی شاکرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە کرا بە بڕوای ئێمە چۆن یعنی بە شێوازێک و ناتوانانی ینی قسەی لەسەر بکەیت بۆیە پێویستە داوا لە بەڕێسانەکەم داوا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەکەم کە خوان بۆ دانن کە زۆرینەی پەرلەمانن ئەم زۆرینەیە بتوانێت داوای لێبوردن کار لە هاوڵاتیانی کوردستان و لە پەرلەمانتارانی بەڕێز کە هەست بەواکەن کە ئەم قسانەی کە دوێنێ کراوە بۆ شکاندنی زەمیلەکان بووە نابێ بەبێ لێپرسینەوە ئەم ڕووداوی دوێنێ تێپەڕێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ فەرموو کاکتۆر زانا بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەستپێکدا وێڕای پشتگیری بۆ قسەکانی جەنابەت کە
لەو حەدەسانەی دروست دەبن زەڕورە لەو کاتەدا قسەی لەسەر بکرێ و ناکرێت 111 کەس لە ناوهۆڵی پەرلەمان بێدەگە بە ڕێزە قسە بکات 110یەکەی ترجێی لێ نەبێت پشت بە سۆسیال میدیا ببەستێت پاش چەند سەعاتێک بێتەوە بڵێ ئەمام قسەیە کراوە و لە لای هەمووشمان دیارە کە ئەم بەرنمەیە کە ئەمڕۆکە پەیڕەو دەکرێت بەرنامە بۆ داڕژراو بۆ پێشتر چونکە لایڤێکی فەیسبووکی بۆ دەکرێتەوە و ئامادەکاری بۆ دەکرێت بۆی هەواڵێکی پەرلەمانتاری پارتی پێ بشێندرێت بۆیە ئەمە تاییدکردنە بۆ قسەکانی جەنابەت وا لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە لە دەستپێکدا باسمان کرد کە ئێمە زۆرینەی پەرلەمانین و هەست بەو بەرپرسیاریە تێدەکەین و خوشکبرانی تری بەڕێزم پشڕاستیان کردەوە کە ئەم بەرپرسیاریەتە زیاتر بەر ئێمە دەکەوێت لەم ڕوانگەیەوە ئێمە داوای لێبردون لە گەلی کوردستان دەکەین لەسەر جەم ئەم بارودۆخە نەخوازراوەی دوێنێ لە دانیشتەکانی دوێنەی پەرلەمانی کوردستان ڕوویدا بۆ هەر کار و کاردانەوەیە کە ئێمە بووبینە هۆکاری ئەوەی وەکو پەرلەمانی کوردستان بووبینە هۆکاری ئەوەی کە هەستی جەماوەری دڵسۆزی کوردستان بریندار بێت بە هەر ئاراستەیەکی تێکدانی جەوەکەی هۆڵی پەرلەمان بێت جارێکی دیکە تاکید لەوە دەکەینەوە ئەم زۆرینەی پەرلەمانی ئێمە بۆ ئەوەی استقراریەتی پەرلەمانی پێ بپارێزین و هەستکردنمانە بەو مەسئولیەتەی کە لە دوایین هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عراقیش جارێکی دیکە خەڵکی کوردستان ئەوەی بە ئێمە داوە نەک ئێمە خۆمان پێمان وابێت کە ئێمە زۆرینێ زۆر سپاس لە سپاس بەڕێزان گوڵستان خان بەس با گوڵستان خان قسە بکەوتەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان یەک ڕاستکردنەوەکەم و هیچی تر دڵنیابە بەڵێ هیچ قسێکی گرژی ناکەم دڵنیابە من هەموو پەرلەمانتارانی بەڕێزی ناو ئەم هۆڵە ئاگدارەکەمەوە من بەدوو نامە کاکزانا و بەڕێز کاک دکتۆر هێ منم ئاگدار کردەوە لەو وتە نەشیاوە چونکە ژمارەیەکی زۆر نامم لە خەڵکەوە بۆ ئەهات فشارێکی زۆر لەسەر ئێمە بوو تەنانەت فشاری ئەومان لەسەر بوو هۆڵەکە بەجێبێڵین بەڵام بۆچی بەجێمان نەهێش لەبەرەوەی هەست بە بەرپرسیارەتی سیاسیەکەی من حەز ناکەم ئەو جۆرە قسانە بکرێت تکایە کۆتایی بەو جۆرە قسانە بێنن بەڵام کاکزانە خۆی شاهیدە کاک دکتۆر هێمن شاهیدە من ئەمیز لە کۆتایی جلسەی جەنابتانە داوا بکەم کە ئەمەی ئەمڕۆ داوامان کرد دوێنێ بە جەنابتی بڵێم بەڵام کە جەنابە چەکوشەکە دا بە مێزەکە من مەجالم نەما هیچی پێ بڵم بەڵام ئێمە هەردوێنێ داوای ئەمەمان کرد ئەوە کاکزانە خۆی ئاگدارە ئەوە کاک دکتۆر هێمن تەنانەت کاک دکتۆر هێمن بۆ منی نووسیوە ئەڵێ لەگەڵ فراکسیۆنی پارتی و چه بڕیارێگەدەن من پاڵپشتیتانەکەم من زۆر سپاسی ئەو هەڵوێستاکەم و زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزاناکەم کە قسەیکی خێریان لەو کەش و نائارامیە کرده بێت لە برادرانی پارتیش هەتا ئەگاتە برادرانی ئۆپۆزیسیۆن بەڵام تکایە با ئەمە دوجار و دوا منزڵمان بێت بۆی کە بەریەکەوتنی ناشرینمان هەبێ بەرامبەر بە یەکتری برینارکەین غروری سیاسی با کۆتایی بێت یعنی ناکرێت بەڕاستی من چوومە بەردەمی حەسی بەخاوتم وەرە بەس لە من بە یعنی من ئامادە بووم وەڵڵای هەر 45 ئەلا باتناتە سەر من ئێستا بەنسبەت تۆ تەواو بووە بەڵێ بەنسبەت تۆ تەواو بووە قسەکانم تەواو بووە بەڵام بەڕاستی یعنی پێویستە کاک جەلال خۆشی لێرەوە لەم هۆڵەیە داوای لێبوردن بکات لە خەڵکی کوردستان چونکە ئەوە تەنیا ئەوە سوکایەتی نییە بە پەرلەمانتاران و بە پەرلەمانتارەکەی ئێمە ئەوە سوکایەتیە لە پێشا بە پارتیەکان چکە ڕۆژانە ناوی پارتەکەی خۆیانێنن و سوکایەتیشە بە هەموو خەڵکی کوردستان سوپاس بەڵێ بەڕێزان ئەم مناقەشەیە تا بەیانی تەواو نابێ بەردەوام بێ کاک ڕزگار کاک دابان سەرۆکی فراکسیۆن دوو جار قسەی کردووە بە قوربان بەڵێ ماوەسا بووبەکر ئەو پێشهاتەی دوێنێ بەڕە سەرۆکی پەرلەمان بەڕاستیە بێت لەسەری بوەستین خوا نەخواستە لەسەری ئەوەستین نیشانەی بەڕێزان ئەبێ ئێمە بەڵێ پێکەوە کۆبوونەوەیەک بکەین بەڵێ پێکەوە کۆبوونەوەیەک بکەین لە دەرەوەی ئیعلام لە ناو ئەم هۆڵە ڕێک بکەوین لەسەرەوەی کە ئەم پەیڕەوە چۆنەڵێ کەس بۆی نییە ئەو ئازادیە بەکاربێنێ لە بریندارکردنی ئەوی ترا باسی بکەین باسی ئەوە بکەین زۆرینە فراکسیۆنی پارتی
بۆی نییە پەلاماری فراکسیۆنەکانی تردا باسی ئەوکەین فراکسیۆنی یەکێتی بۆی نییە پەلاماری ئەندامێکی فراکسیۆنی تر بکە باسی ئەوەش بکەین کە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش بۆیان نییە هێرش بکەنە سەر پیرۆزیەکانی ئەوانی تر ئەبێ ڕێ بکەین لەسەرەوەی چۆن دانیشتەکانی ئەم پەرلەمانە بەڕێوەچێ ئەبێ ڕێ بکەین لەسەرەوەی نقطەی نظامی چییە کامە نقطەی نظامیە ئایا ئەکرێت دە کەس یەکشت بڵێ بە ناوی نقطەی نظامی ئەی ئەگەر ئەمە پەیڕەوە حەقت دەداتێ بەڵام پەیڕەوە قەیدیش لەسەردانێ ئەبێ دانیشین بە یەکەوە دانیشتنی پەرلەمان بەو شێوەیە بەردەوام نابێ ناکرێ ئێمە و ڕۆژێمان شتی ڕاگەیاندنەکان بین پەرلەمان گرژی تێکە و گرژیەکە لەسەر چییە؟ بەڕێسەرۆکی پەرلەمان بەڕێزان با دەست بە ئیشەکانمان بکەین سەرۆکی فراکسیۆنی پارتی داوای لێبوردنی کردووە لەگەلی کوردستان با قسە بکەین کاکە ئەڵێ ئەگەر وترا بێتیش بەڕێسەرۆکی پەرلەمان کە داوای لێبوردنی کرد کە کەسێ وتی داوای گەلی کوردستان لە ئێمە مهمترە و ئەو دەستەواژەیە گەر خەڵکی برینار کردبێت لە دەرەوە خەڵک لە ئێمە زیاتر برینار بووە داوای لێبوردن لە گەلی کوردستانەکە بە نوێنەرایەتی ڕۆژێکی تر کاک لوقمان لە جیاتی فراکسیۆنی یەکێتی ڕۆژێکی تر ڕەنگە گوڵستان خان کاک ڕزگار هەڵەیە بکە لە جیاتی فراکسیۆنی گۆڕان داوای لێبوردنەکە بەڕێزان با کۆتایی بەمە بێنین دەست بە جێبەجێکردنی بەرنامەی بەڕێسەرۆکی پەرلەمان بەڕێسەرۆکی پەرلەمان بەڕێزان هەمووی قساکە ئەگەر وای لێبێت ئەگەر وا بێت بەڕێسەرۆکی پەرلەمان ئێمە ئەبێ من لە ڕوانگەی مادەی 24 بڕگەی 2 قساکەم کە ئەندام ئازادی ئاخەوتن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە چوارچێوەی کاری پەرلەمانی بە شێوەیەک ڕەچاوی ڕێزگرتن لە داوە دەستوریەکانی هەرێم و یاسا کارپێکراوەکان بکات ئەمە ئەم قسێ ئەم پێشهاتەی دوێنێ ینی هەر پەرلەمانتارێک وایە ئێمە بێ لەسەری بوەستین چونکە ئەم پاشەکشەیە لە ئەتەکێت لە پرۆکتۆکۆڵ لە مۆڕاڵ عەزێدانی میزاجی خەڵکی کوردستان یعنی ئەمە چۆنە بێ پەرلەمان ینی نامۆیە بە ڕابردووی خۆی بە ئێستای بە داهاتووی لە داهاتوە هیچ پیاوژنێکی نەجیب جورئەتی ئەوە ناکاتێتە ناو ئەم پەرلەمانە چونکە کەس حرمەت و کەرامەت و شکۆی خۆی لێ زیاد نییە بێ حرمەتی پێ بکرێ ئەمە یعنی نامۆیە بەوە ئەوە ئەم پەرلەمانە پڕ بووە لە حاکمەکانی محکەمەی تەمیز و محکەمەی ئیستئناف بۆ نایەنە ناو ئەم پەرلەمانێ بۆ خەڵک خۆی هەڵنابژێرێ ئەمە بەشێکە لە پیلانی نائومێدکردنی خەڵکی کوردستان ئەوەی ڕموزە ئەوەی کەسایەتیە بێ بشتێنرێ بۆ ئەمە قبوڵکەین لە ڕاستیە بۆیە لە ڕاستیە ئەم نەریتە لە ڕاستیە دەڕاگرین بەڕێزان پەرلەمانی کوردستان بەرهەمی زەهنیەت و قەراری خەڵکە و ئەوەن دامانەیە هەڵبژێراون خەڵکی کوردستان هەڵی بژێراون نوێنەراتی خەڵکی کوردستانەکەن بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارکردن قسە بکەیڵ قسە بکە بەڵام قساکەی خەڵکی تریش قسە دەکە بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان باش بەڕێسەرۆکی پەرلەمان تکایە هاوڕێیان قساکەن فەرموو ئێوەش قسە بکەن کاکە دوای ئێوەش قسە بکەن فەرموو دانیش بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان طبعاً پەرلەمانی قسە یاڵا قسە بکە بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان تا ئەو ڕووداوی کە دوێنێ ڕوویاوە لەواچێ بەشێکی زۆر ئەندامانی پەرلەمانی کوردستان بە فراکسیۆنی پارتیشەوە لی نیگەران بن لە قسەکانی کاکزانایە بە یارمەتی دکتۆر قسە ئەەکەم دکتۆر جامە قسە ئەەکەم بە یارمەتی وەڵامە دەرەوە باشە کاکە لەو تەسەڕوفاتەی کە کراوە ئێوە پشتگیریەکەن با قسەکانم تاوکەم بەڕێزم با قسە بکەم بەڕێسەرۆکی پەرلەمان لەم پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تکایە ئێمە وەڵڵەح ئەم پەخشە نابێ بچێتە ناو خەڵکەوە بەڕێسەرۆکی پەرلەمان با قسەکان تکایە سەرۆکی پەرلەمان با قسەکان تاوکەم لەم پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە
نەهاتووە بڵێ هیچ کەسێک بۆی نییە ناوی پارتی هیچ هێزێکی تر بەرێ باشە بە پێیڕە ئەو قسەیە نەکراوە دوای ئەوە ئەو بەڕێزە و ئەندام پەرلەمانە ئێمە ڕاستەوخۆ لە دادگایی زیندانی کراوان و شالاگوانیانی بادینانین ئەوەی کە لە محکەمە گوێمان لێ بۆ وەکو نوێنەری خەڵک گواستوێتیەوە باشە ئێمە لە ناو محکەمەیە گوێمان لە قسانە بۆ ئەوە نەبۆ شتێک بڵێ بۆ خۆی بێڵێ تعبیر نەبووە لە خۆی دووهەمین شت بەڕێسەرۆکی پەرلەمان ئەوە بێحورمەتی بووە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوەی کە دکتۆر کازم پێڵاوەکانی هەڵایە بەردەمی خۆی بەڕێزت وتت بێحورمەتی کراوە بە شکۆی پەرلەمان و ئەبێ ئێمە ئەو حاڵەتە ڕابگرین ئەوەی کە بەڕێز ئەو بەڕێزە و ئەندام پەرلەمانە کردوێتی لەوە زۆر خراپتر بووە بەڕێزت وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بەڵێ من پێم وایە بە ئیجراعات بخرێتە دەنگدانەوە هەتا لێسەرنەوەی متمانە بڕوا چونکە نابێ ئێمە بێحورمەتی قوبوڵ بکەین بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئێمە نوێنەرایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین بەڵێ 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 تەقیمی ئێمە هەڵسەنگاندنی ئێمە بۆ ئەم قسەیەکی نەشیاوی ناشایستەی نامەعقولە باشە و بۆ ئەندامی پەرلەمان نەک بۆ ئەندامی پەرلەمان بۆ ئینسانێکی ئاساییش نابێ ئەم قسەیە بکات لە هەر شوێنێک بێ هەڵەیە سەرۆکی فراکسیۆنی پارتی ئەڵێ ئەگەر ئەمە کاریگەری لەسەر میزاجی خەڵک هەبووە ئەو گرژیانەی لە ناو پەرلەمان ڕوویداوە بە کار و کاردانەوەکانەوە ئێمە داوای لێبوردنەکەین ئەمە قبوڵە یا قبول نییە ئەمە قسەیەکی یەک لەحظە لاوێر سەد مناڵی بەیەکەوە بوو